کەناڵی NRT2 لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. ئەگەر خەلیفەی موسڵمانان نەبێت ئەوە خەلیفەی بێباوەڕانە. زنجیرە درامایی دۆبلاژکراوی کوردی حەسەن و حسێن پێشکەشەکات. ئای لە معاویە من لێرە لە شام بە ئاسوودەی دانیشتوم و خەلیفەی موسڵمانانیش چەند هەفتەیەکە لە نێو مەدینە گەمارۆی راوە. بۆچی؟ کوڕەکەی عەفان لە بەڵێنەکەی خۆی پاشگەز بووەوە و نامەیەکی ناردەبووە لەکەی لە میسر فەرمانی پێکا بە کوشتنی براکانی. حەسەن و حسێن بەتەنها لەسەر شاشەی NRT2. ئەمە کراسەکەی عوسمانە، ئەمە خوێنی عوسمانی کوڕی عەفانە بەدەست و بە خوێنێکی سار کوژرا. تۆ چی کاوێری ئامۆزا و زاوە و جێنشینی پێغەمبەری خوا کافرکەی؟ ئەتانەوێشم شێر لە ڕوویەوانە بەرزکەمەوە کاڵێن لا ئیلاهە ئیلا الله. من چۆن جێنشینێکی پێغەمبەری خوا بم؟